من پێم وایە ئەو کۆبوونەوەی مێپس جگە لە مەزلوم عەبدی نوێنەرایەتی هێزەکانی پارچەکانی تریتیان نییە. ئەگەر پێ دوای بێ بایدەمیر نوێنەرایەتی باکووری کوردستانەکە دروست نییە، وەگەش پێشە دوای ئەنەکەسە نوێنەرایەتی ڕۆژاوای کوردستانەکە دروست نییە، لەبەرەوەی حاڵی حازر بەو هەموو کێشانەشەوە کە ئێستا هەیە نوێنەرایەتی ڕەسمی باکووری کوردستان پێکەکاییکە یا دەم پارتی کە دەم پارتیش گرێدراوی پارتی کرێکارانی کوردستانە بۆ نوێنەری پێکەکە لەوێ هەبوو و نوێنەری دەم پارتی هەیە. بایدەمیریش ماوەیەکی زۆرە بە شکلەکان لە پێکەکان نیگەرانەوە چۆتە دەرەوە. من بۆ ڕۆژ بە حاڵی خۆم ناتوانم بە نوێنەرایەتی باکووری کوردستان قبوڵی کەم و ئەنە کەسەش ناتوانم بە نوێنەری ڕەسمی ڕۆژاوا قبوڵ کەم. و هەرچی لەوانش گرنگتر ئەوەیە کە هیچ نوێنەرێکی هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لەو کۆبوونەوەیان نییە بۆ ڕازیکردنی بۆ نەڕەنجانی کۆماری ئیسلامی نە کۆمەڵە نە دیموکرات نە هیچ کام لە کۆمەڵەکان کەوانە وەکو نوێنەرایەتی ڕەسمی ڕۆژهەڵاتی کوردستانەکەن کاتێک کە قسە لەسەر یەکگرتووی کوردە نوێنەری کۆمەڵە و دیموکراتی ڕۆژهەڵاتی کوردستان لەوێ نەبێ، نوێنەری پێکەکە نەبێ، نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان نەبێ، نوێنەری دەم پارتی نەبێ، بە نەزەری من ناکاتە کارەکە لە ڕاست لە کارێکی باشانی دیالۆگ و لێکۆڵینەوە قسە و بەحسێکی باشی تیا بووە، بەڵام ئەوانە دیوە نێگەتیڤەکەیتی دیوە پۆزتیڤەکەی بوونی مەزلوم عەبدی وەکو نوێنەری ڕۆژاوای کوردستان وەکو کەسی یەکەمی هەسەدا وەکو لیدەرێکی سەرەکی کە ئێستا ئاڕاستەی سیاسەتی ڕۆژئاواکە و دۆستی ئەمریکا هاوپەیمانەکانێتی زۆر جێگای خۆشحاڵیەکە لەگە پارتی دیموکراتی کوردستان لە تاریخێکی خراپ و سنوورێکی خراپەوە بۆ هاوبەشی بۆ یەکگوتاری بۆ دانووسان و نزیک بوونەوە. بەڕێی من ئەم بابەتە جێگای دەستخۆشی هەم پارتی دیموکراتی کوردستانە هەم هەسەدەیە.